ئەگەر هاتی تەنیا وەرە هەروەک لە ناو دڵما تەنیای. دوو کورسی تامەزرۆم هەیە، دوو پیاڵەشم هەیە بۆ چای. سلااو ئەرز دەکەم خزمەت بینەرانە ئەزیز و خۆشەویست، دووبارە میوانی ماڵەکانتانین بە بەرنامەی پێگەی ژنان. هەروەکە زانن ئەمڕۆژ دوو میوانی خۆشەویستمان هەیە، دوو ئەکتەری ڕێکوپێک، دوو گەنجی خەلاق. ئەچین بۆ لای میوانەکانمان. خانمێ تارا قوبادی ئەکتەر بە خانمی شادابێ کەوکەبی بەخێر هاتن سەر و سەر چاومان. شادابیان لە تۆ دەست پێکەین، تەمەن و چەنێکە و لە دایکبووی کوێی؟ سلام عرضەکەم خەمەت بینەرگەل عزیز، مەمنونم کە داوتمان کە ڕۆژێکیان بەخێر هاتیێ قوربان و من مۆتۆل شارە سنەم لە شارە سنە لە دایک بووگەم، بعد مۆتۆل ساڵە 1970 19-20 ساڵمە حدودەن. بەخێر هاتن سەر و سەر چاومان. تاراگیان لەکوێ لە دایکبووی و تەمەنە چەندێکە؟ سلام عرض دەکەم، مەمنون کە منتان داوت کرد. سپاس کە قبولتان کرد. من تارا قوبادیم لە دایکبووی کرماشانم، ساڵ 1381 و هەمە خەمە. بەخێر بنیەخوا. شاداب لە تۆ دەست پێکەین، ئەسان چی بوو کە واردیم ئەرزە بووی؟ وڵا ڕۆژێکیان نازانم دەقیقەن چۆن بێژم لە کوێنەوە شڕۆ بوو، وەلە خۆب ڕاهنمایی بووم، ساڵ سێ ڕاهنمایی. کەم متوجه بووم کە من ناتانم بڕم بۆ بیمارستان، یعنی لە مۆحیتی بیمارستانە ئەزیەتەوەم ناڕەحەتەوەم. بۆ بەرعەکسم دی کە خەریکم لە نەقاشی کێشان، لە کاردەستی دروستکردن بۆ زەنگ هونەر ومانە فرێ خەریکم نزێتەوە. هەمایشێک بوو بەناو هەمایشی سەمپات کە هەرچە ساڵە لە فەرزانەگانە بەرگوزارەوێ، بعد لە بیرمەکە مەدرسەیەمە ئەسەن داوەستنەوە و من ئەمە بعدها زانیم. نمایشنامێک ئەو وەختە جریانە کوبانی پێشهاتوو، نمایشنامێک هەروە داستانە کاتە زێنم بۆ کوبانی شڕۆم کرد، دەستم پێکرد بۆ نووسینەوەمانە. لە دوای ئەوە تەرجەمەم کرد بە ئینگلیسی و هەناردم بۆ مەدرسەی سەمپات، مەدرسەی فەرزانگان. بەڵێ لە کلاس دوومەوە من بابام هەناردمیان بۆ کلاسی زەبان و تەرجەمەم کرد و هەناردم بۆ مەدرسەی فەرزانەکان. بعد جوا هاتۆ کە ئەسڵ مەدرسەیەوە داوت نەکریاگە و ئەسڵ ئێوە قەرار نییە داوت بکردن، ئەمسڵ ڕوا خۆتان بە خۆتانەوە کارتانە نارگە. چەند مانگی لێ گوزەریال ئەو جواوە منفیەکە دریاوە قەرار بوو کە ئێمە کۆلەن کار لەغڤۆ بووە. بعد مدیرەکەم ڕۆژێکە من لە مەدرسانەوە زەنگی دا بۆم وتی خەوەرە خۆشم هەست بۆت، کارەکەت قبول بووگە، کارەکەت قبول بووگە و تۆ تایم ڕووی بۆ ئیجرا. بعد من فرە خۆشحاڵ بووم، ئەمەقەن خۆشحاڵ بووم، وەلە سوالێکە شاید ئەم چەند ساڵە هەمیشە ناو زەهنما ماگە ئەمە بووگە کە ئایا واقعاً ئەو کارە ئەو نەقەوی بوو کە بۆ عنوان مهمانە افتخاری داوت کردیا یا نا. مدیرەکەی من بە خاطرەوەی کە مەسەڵەن من خۆشحاڵ بکە، ئەرە دەقیقەن کارێکی کرد کە ئەم کارە قبول بێت ومانەوە هیچ وەخت پێش نهات کە بڕم ئەم سوالیە لێ بکەم. درستەوە کارە فکرم خاصی کرد چون ئێستا جزئی ئەکتەر های باسی. مێرسی تەشەکۆر لە تۆز. و نەزانم ئەگەر ڕۆژێک ئەم بەرنامەیە دی خانمە هومایون نژاد مدیرە مەدرسەی ئەبرار ئێستا بازنشستووگن، واقعاً تەشەکۆری لێ یەکەم کە ئەگەر جواوەکەی ئەگەر ئەوە بێ کە واقعاً کارەکە قەوی بووگە خۆشحاڵم، وەلە خۆشحاڵتر ئەوەم کە ئەو مشەوەقم بووێت. تەشەکۆری لێ یەکەم واقعاً ئەگەر کە ئەم بەرنامەیە دی ڕۆژێک مەمنونم کە ئەم کاریە کرد بۆ من و من واردام ئەرسە بوو. دەستی خۆش بێ. ئەچین بۆ لای تارا ئەوەڵ جارێکە هەست کرد حەزەکەی بە ئەکتەری کەی بوو؟ من لە وەختێکە بێتە فکرم دڵم پێ بوو بم بە ئەکتەر واقعا، یعنی تێتە فکرم هەمیشە لە ناو تاقەکەی خۆمە تۆشەی فیلمە کرد وای خۆم تەسەوەرەکە لە ناو نەخشگەرە تەمرینمە کرد. چەند ساڵەکە ئەکتەری واردم ئەرسە؟ من تقریبا 4-5 ساڵە شڕۆم کردگە کە شڕۆەکەیشم فرە جالبنەوە متەسفانە فرێک ناوزۆقی گەرم خوار لە تەرەف جامعەوە فرە سەر کوبووم، لە تەرەف خانەوادەوە فرە سەر کوبووم. لە گشتی بنەماڵە ئەوەڵ جارێکە گەرەکت بوو واردەم ئەرسەبی، ئایا چۆن هاتن بەرەو پیریت بنەماڵەکەت؟ والله من ئەوەڵ بارێکە گەرەکەم و بە سورەت حرفەیە کارکەم، چون من قبل زۆرەکە گەرەکەم بوو بڕم جددی کارکەم لەسەری لە ناو مەدرسە حەچێ ساڵە من کارمە بەست، یعنی حەچێ ساڵە من ئەمە بووم
ئلزامی بوو کە من کار بۆست لەگەڵ مناڵەکان مەجلس هەمیشە من بووم جەمیان مەکردو فرە کەسێکمان قاریانەکە فرە کەس بێڵمیانە کردە چون وەلێ من هەمچنان هەزمەکرددان بم چون واقعا دڵم پێوە بوو بعد هەچێ ساڵی زە نمایشمە بر بۆ جەژنوارەکان شرکەتمە کردومانە بۆ خۆی بۆ وەڵداکە گەرەکەم بوو شرکەتکەم ساڵەوەڵ ڕاهنمایی بوو چوم تستمدا لە گروهێک تازەکار بوو خودی کارگردانەکەشی تازەکار بوو چوم تستمدا قبول هەر لە سنەوە لە هۆزە هۆنەریا بووین تا خانمشیما پروهان تەکەو خانمش شۆم کرد بەکار وەلێ فرە تەجوبەی خاصێک بوو تقریبا نزیک ساڵێ ئێمە تەمرینمان کرد لەبانەوە کارە بۆ تەجوبەگەرە فرە خاصن لە ناویە کەس بوو لێ متەسفانە نەمانتانی بگەین بە ئەجرا عمومی درستە بنەماڵەکەت ئۆکەی بنەماڵەکە ئەسڵەن من دایکم خۆی لە مناڵیە مەسەن خۆی کارنەمایشنامە نویسیە کرد ئەویش هەر وەک من بوو لە کرماشان زندگیەکە چەندانە کارنەمایشنامە نویسی ئەنجامداوە خۆی هین علاقەمەند بە تاعات بوو وەی لێ خانوادەی ماڵباوکم بەشدت مخالف بوون چۆن تام بێژم دوو قوتب مخالف بوون ناو خانوادەمانە تەرەفێک موافق بوون کە خانوادەی دایکم بوون دایکم فرە ساپۆرت میە کرد دایکم فرە حەزیک وەلێ لە تەرەفێک ترۆ باوکم ئەسەن بەدڵینەوە باوکم لەو ئینسان گەرەسە کەیسە بەرحاڵ هەر دایک و باوکێ موافقیت مناڵەکەیان گەرە کە خوشحاڵی مناڵەکەیان گەرە کە حەزەکە مناڵەکەیان لە ئارامیشا بێ موافق بێت تەلاش خۆی بکە بگەی بە ئەهدافی وەلێ باوک من ئەحساسێکن موافقیت من حالە ئەوەی کە من کامڵەن هونەر بنمە تاقەوە فقط بڕم دەرس ڕشتەی تەجوبی بخوێنم شاخەگەر تەجوبی پزیشکی وەمانە بخوێن لە حاڵێکە من لە ڕۆژ ئەوڵ ئەسڵ موافقەتم نەکرد چون ئیسە بە خاتر دایکم مەسەڵەن هەمیشە تەکما تەمرینیە کرد مەتنمە نووسی داستانم ئەنووسی هەمیشە مەتنەکان خۆم کارە کردومانە فرە ئەلاقم بوو ئیتر بۆ خۆی ئاوا پێش هات کە من چوون بۆ ئەو گروها باوکم فرە مخالفەتی کرد ئەوە پۆنە مثبت بووە کە دایکت لە دایکم واقعا لە پشتم ئەو باوجودێک کە دایکیشم فرە دەسەڵاتینەوە وەلێ فرە باوکم مخالفەتی کرد فرە ئەسڵ ئێوەت نابێ بڕی تۆمانە ئێوەت باشە بڕۆ وەلێ فقط ئەمدانە کارە دوایە بەشی بڕی دەرسەکەت بخوێنی دوایە دەبێ بڕۆی بۆ مەجلسە بڕی انتخاب ڕشتەکەی خۆت بکەین نمرەی خاص بێری تۆمانە لە حاڵێکە مە شتێک واقع من گەرەکمنەوە و بنیامێکیشم ناتانم ئەجازە من کەسی بۆم تەسمیم بگرێت یعنی تاجێکی کە بێتە فکرم لە مناڵی هەمیشە حەزم کرد ئینسانە مستەقل بم هەمیشە حەزم کرد خۆم بۆ خۆم کارێک ئەنجام حەزم ناکرد بپەرمەوە بە کەسێکە یعنی حتا من تێتە فکرم لە وەختە تاغیر ڕشتەکەیشمان کە من باوکم فرە ئیسرایی بوو بڕم بۆ تەجوبی نەیە هێش بڕم بۆ هۆنەر منیش تەنیا کارێکە لە دەستم بەرەهات ئەوە بوو کە وەک دایکم بڕم ئینسانی بخوێنم و بعدەن کەم کە لەبان مەغزیانەوە کارم کە متانم کنکور هۆنەر بم چون بۆ ئینسانی وەلێ حتا نەمتانی یەک مانگیش لێنە دەوام بێرم تێتە فکرم ڕۆژێک ئاسان وەک ئەفسوردەکانم پێ هاتوو مشاورەکەمان هاتم سموتی چەتە وتم جریان ئاواسە زەنگی دا بۆ دایک و باوکم تەکیان قسە کرد باوکم بەزاهر موافقەتی کرد تەکیانە وتی ئۆکەی نەچم بۆ ئامچپەرورە ژیژم کە تاغیرشتەکەن جام بچین بۆ هۆنەرستان هۆنەرهای زیبا سەپناوێکین کە تەئاتر بخوێنیت وەلێ وەختی هاتمە بۆ ماڵ شەویا هاتەبان سرم قبل لە زەوە بخەفم خەیگم خفتم چەنی خۆشحاڵم کە سۆزی لەو مەدرسە تێمە دەرەوە ئەچم بۆ ئەو هۆنەرستانە باوکم هاتەبان سرم وتی ئەمە ئاخرین پیشنهادەکە هەیەم پێت فرە جدی بوو تەکما قسەیەکەنی تایسن نەمدیو کە باوکم تام حەدە جدی بێت تەکما وتی یا ئەچی تەجوبیەکەت ئەدامای بۆ من هەمە جۆرە ساپۆرتت ئەەکەم یا ئیسە قەی ناکار بڕۆ ئینسانیەکەت خۆین وەلێ ئەگەر گەرەکتە بچی بۆ هۆنەر من بە هیچ جۆرە ساپۆرتت ناکەم وتم من هەرچم هۆنەرەکی خۆم بخوێن حتا جۆرێکیشی پێ هات کە من هەمزەمان کە چوون بۆ هەنەرستان وەلە گروکردەری شۆ کارم ئەکردات هەمزەمانە چوم کارمە کرد کە بتانم پوڵ دەربێرم یعنی تێتە فکرم چوومەناو شرکەتێک کارم کرد لێنە چون ژێر 18 ساڵم بوو مەجبوور بووم بەناو دایکم بڕم کارکەم بەد هەرکە منی ئەدەی بۆ خفتم متەوەلێت شەسی وەلە قیافەت فرم مناڵەوە مێش هەرم بۆ ناوە چتە من بەبوونی دایکم هاتکم بەبوونی وەزمشمە کارتێکی ئەوم ستا دەکردەوە ئەمانە ئیتر خولاسەکە ئایسیشە باوکم هەر هێشتا مخالفە باوجودەیە کە 4 ساڵ هیوادارم کە ڕۆژێک وەلێ خێکە کەم خاسترەوێتەوە چون ئەزانێ کە منیش چ جۆر نیامێکم من وەمە باوکم هەر خۆی لە مناڵیە لە کلاس کە ساڵەوە لە ڕاهنمایی بوو خۆی تقریبا لە خانەوەدیجا کردووە خۆی شڕۆی کرد بە کارکردن بۆ خۆی دەستی چۆنا و گیفان خۆی و ئیسە هەرچێکی هەست لە خۆیە لە هیچ کەستر نییە و خەوەریشی نییە کە من وەمە خۆیەوە ئەگەر منیش لکەفمەستەر لەج هیوادارم کە هەمیشە سەرکەوی دەچین وەرە شادە بنەماڵی تۆ چۆن بوون استقباڵیان لێ کردی ناڕەحەت بوون تەبعەتەن هەر دایک و باوکێت تەرجیحان کە مناڵەکەیان انتخاب ڕشتەکە تەجوبی بخوێنێ ریاضی بخوێنێ ئەمنیەتە ماڵی بێت و ڕۆشتر گۆراوێت فڵان
ولا مامان و بابای من بەرخلاف تەسەوورێکە هەست لە ئەکسەرە بنەماڵەکان لە ئەکسەرە خانەوادەکان مامان و بابای من بە شدت موافق بوون یانێ دروستە کە مەسەڵەن حەزیان بەر ئەوە بوو کە من پەرستار بم وە لە وەختە دییان کە باوە علاقەی من بەم سەمتەسا من لە حاڵت خراوەکە نەمەتانی واقعان یانە ڕۆژێکیان من ئەچوون بۆ بیمارستان یانە لە خیابان وەکێڵۆکە مەسەڵەن ڕێدەوە مەسەڵەن فازێک مەنفی مەگرت ناڕەحەت ئەسەن فکرمە کردو کە ئایسە بنیامگەرێک هانێنا ئێشەکێشن دەردەکێشن هەڵیان خاص نییە موافقەتیان کرد و بە شدت ساپۆرتمیانە کرد یانە وەختە من چوون بۆ هونەرستان سەپناوم کرد لە بیرمە کە تەک بابامە ئەسرێکی چوین بۆ لەوازم تەحریری لە هەر مەسەڵەن شتێکە حەزمە کرد لیستێک بڵند باڵام گردو تەک باباما دانیشتین جامانە کردو ژمارە قەڵەمەکان بابام لە سفر تا مەسەڵەن فۆتۆگرافیکم خوان گرافیک و ئاکاسی نمایشی نەبوو وەختەسنا ئەو وەختە من هەر ئەو خانمە هومایە نژاد پیشنهادی کرد کە بڕم بۆ هونەرستانە شاهد ولا متاسفانە ئەو ساڵە هونەرستانە شاهد تەک هونەرستانێکترا ئێدغام بوو و کۆلەن هونەرستانە شاهد لاغۆ بوو ڕشتەی ئەنیمەیشنی بوو وەلە وەختێ ئەو ئەدغامە شکلی کردووەمانە ڕشتەی ئەنیمەیشن هەست بوو بۆشن کامە ناو قسەکەتان وەلی تاچ تقریبن 2-3 ساڵەکە هاتکە یعنی ئەو ساڵەکە من چوم تاچم خوێن دومین ساڵی بوو کە هات من ساڵێ بە شوێنەوەی کە یانە دومین ساڵە هونەرستانم بوو ئەو ساڵە ڕشتەی نمایش هاتە کورسان هاتە سنە و تر بە نەفنەوە کە من دوارە مەسەڵەن تاغیر تکرار پایە بەم لەومانە مامان بابام ئەرە فرە ساپۆرتیان کرد فرە موافق بوون ئەزان چۆنە لە بنەماڵەکانە ئەوە نی بێژین لە ئێمە ئیتفاقەن کوردەکان زۆر بە کولتور و هونەر و ئەم شتانە ئەهەمیەتەیەن ئیتفاقەن موسیقی ساز ئاواز هونەر لەگەڵیانە ئەجیم بووە فقط ئەوەی کە هەزەکەن کە مناڵەکانیان ئەمنیەتی کاری بێ بەداخۆ ئیشە واقعان متەسفانە ڕشتێکیش کە انتخابمان کرد هیچ ئەمنیەتی شغڵێک نییە ناویە ممکنە تۆ 10 ساڵ کارت کردووێ وەلی نەهایەتەن تانێتە فقط یەک تومەن دەربێت فرد ئەمنیەتی شغڵی ها لە خوارەوە بەد ئەوەی کە ئەشی زرنگ بی ئەشێ بکەویتە بەرچاو شادە موافقی تۆش لەگەڵ تارە واقعا ئەمنیەتی ماڵیمان بەنەزە من کامڵەن ڕشتەیە هۆنەر وەسە تێخێک دوو لەبە یعنی ئەمکانێت کە تۆ مەسەڵەن کەفێ بە تەرەفێکا تۆ واخان پول دەربێری وەلێ لە تەرەفێک و ئەمکانێت کە نا وەک فرێکەس ئەرە کامڵەن ئەو حاڵەتی هەست وەلێ من جومڵێکم خوێندۆدا جێگەیکە فرد بەنەزەرم جالب بوو ئێژەیە کە هۆنار نان نەمیشەوەد ئەمە شارۆبە زندگی پێتێشمانە دقیقاً و شتێکە من واقعاً بۆم جەزابترە ئەوەسە کە بە هەر حاڵ دروسە پول دەراوردن سەختە بە چازانم بە دەوڵەمەند زندگیکردن ڕاحەتتر زندگیکردن دروسە لەزەت بەخشەوە لە واقعاً لەزەتێکە هونەر بە بنیامی ئات و ئەو حسە نیازە ڕۆحی تۆ ئرزاکات فرە بەنظر من قەویتر لە ئەوەسە کە مەسەڵەن پول دەرهاوردن پول خەرجکردن تانێ ئەو نیازە بۆ تۆ ڕۆفکار دقیقاً منیش خۆم بنیامێکە مەسەن لاوەڵیش و ئەمەوت بباوکم پراسەوانی بوتم من بەخاتر ئەوەی کە ئەمنیەتی شغڵی خۆمزانام چۆچەز ناچم ناو هۆنەر ئەسن بۆ مهم نییە کە من سۆزی دووسۆ چەندێ لەم ئەرسە پول دەرتێ من فقط ئەو مەگەرەکە بنیامێ بم کە واقعاً بە دروستی کارکەم لە ناو هۆنەرە بتانم بیناسم بتانم واقعاً ڕۆ خۆم ئرزاکەم بتانم واقعاً دروست کارکەم بتانم بنیامێ بم کە قسەیکم بێت بۆ وتن من حتا بۆی کە میشە پێسابکەم وتم چوم لە شرکتێکا کارم کرد یا حتا من لە مناڵی فرە علاقم بوو بە زوان کلاسیەک بووم هەناردمیان بۆ کلاس زبان کە ئینگلیسی فێر بم تورکی ئستانبولی فێر بووگەم ڕووسی فێر بووگەم ئەمانە فرە بۆ مهم بوتم کە حتا تام لەبان زوانەکەم و کار بکەم کە ئەسەن بۆ هونەرەکەم شتێک بەناو پوڵ ئەسەن لەبانی حەساونەکەم کە فقط شتێک وەک حاڵەتی زندماندا هەز نەفەس کێشانێکە بۆ من کە من بتانم زیینت بێنم چون من ئەسەن نەمەتانی تەسەوەرکەم غیرە زەمە بم نەمەتانی تەسەوەرکەم ئایندەم غیرە زەمە بێت ئەرێ ئەسڵەن نەمەتانی تەسەوەرکەم خوا من چۆنەتانم ئەوە شتێ بم مهمە واقعا ژنەکان حەق انتخابیان بێت مهمە ژنەکان خۆیان بۆ خۆیان بتانن تەسمیم بگرن من نازانم واقعا چۆنە بێ
من حتا ئەوەی کە ژنەفتویان چووگم بۆ هۆنەرستان هۆنەر هەتا تالای ئەو کەسگەرەوە بۆ باوکم کاریانە کرد چوو ئەم قسە و حتا ئەوانە هاتن بە من ئەیان دییان بۆ چە ناشی تەجوبی بخوێنی گشتی هەڵەگەڕێتەوە بۆ تەسمیمەگرێت بەداخەوە هەمووی گەرەێکێک کە ڕێگەی دروست بە تۆنیشان بە وەلی نازانن کە ئەو ڕێگەی دروست نەڕۆشتن شادا ئەو پرسیارم لێت هەیە هوەر ڕۆحت نەوازشەکە ئەکتەری ڕۆحت نەوازشەکە ئایا فکرەکەی تۆ کە فقط بۆ نەوازش ڕۆ خۆتم کارە ئەنجامی یا ڕسالەتێک تەیە شتێکە ئەساسەکەم من تەکیا ئێژە خوێنم تەکیا ئامیختە بووگە من فرە مناڵ بووم قەشەنگ لە بیرمە مەمانم وەختە گەرەکی بوو نیمەڕۆگەل لە ئێدارە هاتووە گەرەکی بۆ سراحەت کات ئەو وەختە پادکەستیان پێ ناوت فقط فایلە سۆتیان پێوت فایلە سۆتی گوێچکادا هەمیشە شەرە مامۆستا شێرکۆبێ کەس بوو کە بەناو هەڵۆ لە بیرمە کە مەمانم مۆدام ئەمەیە گوێچکاداوە من فرێک لە واژەکانی فرێک لە وشەکانی ئەسن حاڵی ناوام بعدم پرسی لە مەمانم تۆزەحی دابووم کە داستانەکە چەست چۆنە وەناو کتێوخانەی مەمانمە هەمیشە کتێوگەر شعر بوو مامۆستا شێرکۆبێ کەس مامۆستا هێمن مامۆستا هەژار علاقەی تایبەتە بە مامۆستا شێرکۆ هەیە مامۆستا شێرکۆ بەخاتر دایکم بوو ئەم دیکە مەما من واقعان خەریکە لەم شتگەر لەزەتەوەات و چۆن ێژە حسێک مەسەڵەن کودەکانە تۆر بوو بیشتر کە مەسەڵەن من حەزمە کرد نیشان بم بە مەمانم مەمان منیش ئەتانم بیخوێنم منیش حەزی پێەکەم منیش مەسەڵەن حەزمە کرد خۆم بخەمە بەرچاو مەمانم ئافرین لە دایکم بگرم بووی کە بموردە دقیقاً کلاس 2 ابتدایی بووم مەمانم تاسان جزوێکی بۆم هاورد ئاموزشە زەبان کوردی شوی کردێکمان کارکردن و لە ئاخرە ئەو ساڵەکە من ئیتر مەسەڵەن کوردی خوێندن و نووسین فێر بوو مەمانم 8 ساڵم بوو مەمانم کتێکی سند بۆم بە ناو خێراکە مردن خەریکە بگات هین مامۆستا شێرکۆ و من لە ئەو سنە پێگەیم کە زوانە دایکیم شتێکە دایکم حەزەکە من فێر بم شتێکە دایکم حەزەکە ئەنجامی بم واقعاً هۆنەرە شعرە کوردبوونە ئەوەسەکە من بە کوردبوون خۆم پایبەند بم وە سعی کەم کە ئەم هۆنەرە ئەم فەرهەنگە تا جێگەی کە ئەتانم نیشانی بم بە دیگەران هۆڤیەتە خۆم بپارێزم هەمیشەمە بۆی مهم بووگە یانە مەسەڵەن شاید سەبێژین فرەندەجات پەرستان نەبێ وەلی مەمانم هەمیشە مەسەڵەن پێمێژە شاداب تۆ کوردی ها یانە هەواسۆ بێ فلانشتبانەکەی فلان کار نەکێ فلان تەسمیم غەڵەت نەگری فلان جۆر ڕەفتار نەکەی تۆ هەواسۆ بێ کوردی قەی ناکەم شتێک بێژم من هەم ئەتان بێژم دەتە قسەکەی تو موافقم هەم مخالفم وی کە من لەو نەزەرەکە بنیامێک نژاد پەرست نیم هیچ وەخت بەمە فکرم نەکردگەس و خۆ چۆن من کوردم ئەشێوا بم متەسفانە هێنە ناو جامەیەکا زیندگیەکەین کە ئێمە بە مەحەل تەڤەلودمان ئەناسن بە نژادمان ئەناسن بە قەومیەتێکە بە زوانێکە قساکەین ئەمە متەسفانە لە تواو دنیا خەریکە اتفاقەکە فێسە بۆ سیاپوستەکان ئەمیش خۆمان لە ناو خاوەرمیانە ناو مەنتەقە خۆوانە کوردەکانن کە مورد زوڵم قەرارەکردن و ئەمە تەبیعیە کە دایکە تۆ هەڵەگەڕێتەوە ژێ خوب تۆ کوردی هۆشت بێ چون سۆزی دووسۆ نایژن ئەو کەنیشکە درۆیدا ئێژن ئەو کوردە درۆیدا چۆن کووردا ئەو کەنیشکە وایە کرد بە درۆ دزە چون کووردا شوێکی تربێتی بە نظر من خاص ئەزانی چەنە ڕۆژێکیان چونکە مەسەڵەن تۆ ئیتر نۆم لە کوردستانە خۆ بای تۆ لای لە شارێک غەریبە متەسفانە لە نێشار کوردبوونت ناسن 4 ساڵ قارتێک بنیامگەرێکا زندگی بکەی کە هاوزوان و نین و لە فەرهەنگەل مختلفەوە هاتکن ومانە و تۆ ئەگەر ناخواستە مەسەڵەن خاترێک خراو بە جێبێڵی لە هەر شتێک لە مەسەڵەن هەر ئتفاقێک ئیمکانی هەست مەسەڵەن پێش بێ 10 ساڵە ئایندا وەختە مەسەڵەن ئەو شتێتێتە ناو زەهنیان دەژن فلان کەنیشکەکە وا فلان کاری کرد فلان کەسێک ئای ڕاستی کوردیش بوو خەڵک کوێنە بوو ئەگەری هەمیشە هەمین تۆریان مەسەڵەن تورکەکان ئەوە ئیسپانیەکان ئەوە قسیمەندیە ئەرێ و من ئەمە شتێک بوو کە مەمانم فرە بۆڵت بوو ناو زەهنیا کە من هەواسم بێ کورد هەواسۆ بێ شادابها کورد خەتشەدار نەکێ واقعا هیچ ناحەقی نییە چون متەسفانە فریک زڵمگەرمان لێ کردیاکە
خۆمان هەتا خۆشمانە لە ناو خۆشمانە بزمانە هەست کە فڵانی مەسەی سەقزیە سنەیە واسەمە ئیشتباس بۆ چێشی وابین واقعاً بۆ چێشی ئاوا حرکت گەرێک بین لێ کورد واقعاً کوردبوونە خۆی گەرەکی بێ سابت کاوەستەکە ئینسانێکە میهرەبان ئینسانێکە تەجروبەی فرەی هەست بۆچە ئەشێ وە جەسوورە واقعاً ئێمە فەرزکەن تاریخێکە هەستمان فەرزکەن هەر لە تێ دنیای مدرنەکەینە ناویە چەنێ ڕەنجگەرمان کێشاگە چەنێ کەسکەرمان لە دەستداگە چەنێ گیریاگین چەنێ خەفەتمان خواردگە چەنێ تەلاشمان کردگە کە خۆمان حفزکەین یا هەتا ژنەکانمان چەنێ لە ناو خۆمانە چەنێ فەرهەنگمان بەستە بوو وەیسە چەنێ خەریکە باسترەوێتەوە خۆ بەمە مهمە لە تەلەفێکۆدایەک تۆ واقعاً حەقی بووگە وەلی خۆ دروستتر ئەوە سەکەمە واقعاً نژاد پەرست نەوین تارە هۆنەر بۆ تۆ چۆنە ئەکتەری بۆ تۆ ئایا سرفەن ئەرزای ڕۆحتە یا ڕسالەتت حازرم بێژم کە ئەتانم ئەرزای ڕۆحیەکە بنمەکنەوە فقط فکر بە ڕساڵەتەکە بکەمەوە هەدەفێکم هەست مەخسوسن لە هیتەی کار ژنەکانەوەی کە کوردەکان چ جۆر قۆمێکن فرە بۆ مهمە یعنی هەمیشە چون لە ناو خانوادێکە گەورە بووگم کە دایکم بشدت بە ئەدەبیاتی کوردی ئەهەمیەتی داگا نازان باوکم هەمیشە وتیگە نابێ فەراموشکی کە تۆ کوردی وە چت گەرێک لە قۆمێکی کە زوانت چۆنە تاریخت چۆنە هەمیشەمە بە من یاداوەری بگۆ من ئەمە بە ڕساڵەتێکە زانم کە ئۆمیدوارم ئیشەڵا کە من بتانم بنیامێک خاص بم کە بتانم ئەم وەزیفەی سەنگینە دەبان دووشمە تەحەمڵکم و بتانم خاصیەکم بێت بۆ ئەم جامعە بتانم قسێکم بێت بۆچن چون واقعاً ڕیسکی فرە گەورەس جورئەتی فرە گەورەی گەرە کە فرە کەسکەر هەندێن بۆ بازیگەری و تێن تاعاتر و سینما کارەکەم بۆچی بۆ ئەوە من دڵما پێ و مەشهورە بمەوە من دڵما پێ و کەفمە بەرچاو من دڵما پێ و گشتی من بناسی دڵما پێ و کە ئەرێ زەریف بم حتا من ژنەفتێک وتێک مەسەڵەن بۆچە هاتکی بۆ تا هەروە ناو جەمێکە وتی بۆ کەساسێکمە گەبم تاعات کارکەم وە بعدەن کەفمە بەرچاو فرە زەریف حەزەکەم کەفمە بەرچاومە ئەساسەکەم زەریفەوەمەوە گەڕوە لە حاڵتەکە هیچ وەختاوان نۆگە بۆ من ئیدۆلۆژیەکان فەرقە کات من هەمیشە لە ئەوڵ وتم بۆچە هونەرکارێک وتم بۆ من هونەر و ئەکتری سینما تاعات ئەمەسەکە من بتانم قسێکم بێت بۆ وتن من بتانم دەنگێ بگەین مگوچکەی دنیا فرە بەنام ڕیزی گەرم هەست بۆ نازنی باوجودەوەی کە هێشتا ئەوڵ ڕێگەمەوە لێ چون ئینسانێکم فرە خیاڵ پەردازم فرە بڵند پەروازانە فکرەکەمەوە واقعاً ئەهدافێکم هەز ناو زندگیما کە هەر جۆری بە ئەگەیم پێ و ناڵم کە سای کورد خەفە بێت قەتئەن وابێ ئایا جامعە تۆ بە عنوانێک کەسێکە شاغڵی خب بە هەر حاڵ لە جامعی ئێمە زۆر شغڵ حەساوی ناکەن ئەکتەری نووسەری و ئەمانە بەڵام شغڵە بە عنوان کەسێکە شاغڵی ئایا جامعە هاندرتە بۆت یا زیاتر سەدەمابەرە بۆت من ئەگەر بڕمە ناو جەمعەیەک بۆ عنوان یەکدانە مەسەڵەن جەمعێک جامعەیە سنەتی خۆمان بیشتر بۆ عنوان یەکدانە کەسێکە مەسەڵەن ئەرێ نەیتانیگە بێتە دوکتەر چووگە بۆ هونەرستان و ئایسە مەسەڵەن بازیگەرە و فرۆقەژین بازیگەر چا خۆ تۆ هیچ کات ناتناسێ ئاغا ئەو بازیگەرە مەشهورە من بازیگەرێکم کە مەشهور نیم سن ڕەبتی نییە کە ئەو بازیگەرە من بازیگەر نیم و ناواقعان بە نظر من جامعە سەدە بیشتر لە ئەوڵۆ ئەحساسێکی کە جامعە هندل تات و مەسەڵەن تەشویق خۆ ئەکا وە لە دوای ئەوە کە مەسەڵەن شڕۆ ئەوێ قەزێکەوە تۆچی ناینەواقعان جامعە یەکدان سەدە حتا بازەوەکەن مەسەڵەن گاردیشیانست لە مقابل تۆ کە تۆ چازانم لە ناو جێگەیکە ئەوینگی یا چازانم فرەتر شاید بنیامەکان بتناسن دایرە ارتباطیت گستەرەتر بێت ئێشتباکان زیاتر ئێشتباکان و بوڵترە معموڵەن و هەر کارێ بکێژێ قشی هۆنەرمەندی تر یعنی مەسەڵەن ئیمکانی هەست تۆ مەسەڵەن یەکدان ئیشتبا لە هەر کوێنێکترا لە قشری پزیشکا لە قشری کارمەندا لە هەرچێ جێگاترا پێش بێوە لە ناو یەکدانە بازیگەرا وەختە پێشتێ ئێرەستی نەماییەکان مەسەڵەن فساد و فڵان تەعاتر ئەمە ناوە نەزانم واقعان یعنی من خۆم ئەم چەند ساڵە کارم کردی خەتەن خۆتە زانی فرشکلمان دیگە و ئەم ئەحساسەکەم ئەم اتفاقاتە ناو هەرچە هیتا هەست ولا متاسفانە ناو تەعاتر ناو سینما بەخرا دەرچووگە یعنی ئەحساسەکەن کە مەسەڵەن چۆنکە ڕەوابەتە ژن و پیاک ڕاحەتترە ئازادترە خۆب نا ئەمانە مەسەڵەن فڵان ئەمانە ئەوەنە واقعا جامعە سەدە ئەرە جامعە واقعا لە ئەوڵۆ خۆب ئەرێ هەرچی شتە
وانە وەلە وەختی هایتنەوە بەچنە کارەکە جامە واقعان سەدە فرۆخگەرە. تارە تۆ چۆن بیرەکەیتەوە جامە مشەوەقە بووە یا سەد بووەوەت؟ من متەسوانە لاوەڵەوە تەکەم واقعیەتە کنار هاتم کە جامعە فرەتر سەدە تاوەی کە گەرەکی بێت حمایەتێک بکات. متەسوانەی واسە لە هەر هیتێکە لە هەر زمینێکە ئێمە سری کەفرات خاسەوینین سری کەفرا دەوینین کە بەرزە دەتۆن سری کەفرا دەوینین کە تۆ ئەکیش نەخوارە و منفیت لێەوە شنن هەر کارێکن سری کەفراتن کە واقعا هەزەکەم بڕیتە سەرۆ مەسەڵا مەساڵی ترم ئوستادگەرێکە بەلایەن و کارەکەین ئەوان واقعا هەزەکەن کێمە بە موافقیت بگەن هەزەکەن ئێمە بڕینە سەرۆ دروستە جامعی مرد سالاریە وەژن لە مۆسەدە فرەتە خەریکە قوربانیەوێ وەلی متەسفانە بۆ پیاگیش هەر بەەوە ئەنازە ئاسی بەگەێنێت چون فرە کەسکەن ماسی زەزانان ئەلێه زەنان ئەمەڵەکەنیژن نافقەت جنە لە جامعی مرد سالاری ئاسی بێنێت ناوانە متەسفانە هم جنس دوم جنس ئیسا هەر لەسەر جنسیەتی شوێنەیە هەر متەسفانە ئینسانە ناو ئەم جامە ئاسی ببینێ ئیسا لە هەر زمینەیە کابێت متەسفانیش مەسەڵەن ئەگەر تو هەتا پزیشکێکیش بیت بازم هەر قساخەنە شوێنت بازم هەر حاشیەت بۆ دروستەکەن شتێکە کە نازانم بۆ چە واسە مردم حەزەکەن قسە دروست بکەن حەزەکەن یه شتێک تعریف مشخصیان بێت لە شتێک بۆ هەر ئەو تعریفە بەیانکەن بازیگەرە خاصی من بەدڵم نییە ئەو کەنجکە بازیگەرەوە بچ واسەوە بچ باسواکاتە بیامسەژن بازیگەری فقط تیپەکەیان لێ فێر بووگە تیپە هۆنەریەکەیان لێ فێر بووگە ناو خیابانە بۆ خۆیان بێن و بچن یا مەسەڵەن لە ناو گروهەکانە حساتت فرەفرس لە ناو گروهەکان ناو کارەکانە فڵان کەس ناو گروه فڵان کارەکە ئەیدی بۆچە مەسەڵەن من نەچووم ئەی بۆچە مەسەڵەن فرە حسکرد بۆ وجودتری بۆچە چون بازیگەری و تاات هۆنەرێکە کە خود ئەو فەردە خەریکە ئەو هۆنەرە ئیجرا ئەکات وەک ئەوە نییە کە مەسەڵەن نەقاشیەکە کە ئێمە بچین تابلێک نەقاشی تواشاکەین ئێمە خەریکین ستریک ئەفراد دەبینین کە خەریکن زندگیک ئەنجامە خەریکن زندگیەکەن خەریکن ڕەوەندێک ئەدامان خەریکن اتفاقێک ڕۆخات لێنە و هەرەمە باعث بووگە کە سینما تەاتراوە ناوی خراو دەرچێت بەداخۆ شادا بۆ تایسا مەسەن حەسکەی جنسیەتت بەر ئجبارش شتێکی تر بێ ینی ئەگەر ئەحساست کرد بێ جنسیەتت ئەگەر پیاو بواە کارەکان ڕاحەتتر بوو بۆت لە حوزی خۆتا مناڵتر بووم ئەرێ مناڵتر بووم ئەو حسمە بوو کە مەسەن خۆب ئەگەر من کوڕبواتایم فڵان کارم تانی بکەم ئەگەر من کوڕبواتایم ئەمتانی فڵان کار ئەنجام بم وەلێ ئایسا بینم کە جنسیەتە ئێمە یان فرە دروستە خۆ قەتئەن مەوانەی کە ئێمە هەسمان شاید لە جامعە ئێمە بۆ ئاغاگەر نەبێت بەحسکەلێک ئەمە شاید دەرگیری بین شاید بۆ ئاغاگەر نەوێت وەلێ ئەمە بۆ معنیە نییە کە بۆ ئاغاگەریش خوشونەتمان نییە یانێ خب من في راحت وقت انتخاب رشتم کرد وتم أشوف هنر خوانم ولی شاید یک دانه کور حاسن من استعدادی فیلم من بیشتر به توانایی فیلم من بیشتر به ولی چون که خانواده جامعه لی انتظاری هست کم عقبرت سرکار و پولک ثابتی به هزینه کی به معنی درام حقوقی کی به شاید اصلا پابنت باندل خوی پابنت بان استعداد خوی و هیچ وقت او هنر آفرین و هیچ وقت نشده پی او هنر و گری که مثلا بیخوانید درسته تارەگەن تۆ چێ و هەستت کردە قەتئەن ئەگەر ئێمە پیاگ بواتین هەر لە ناو ئەم جامعە فرێک شتکرد بۆمان پێش نهات فرێک سەرکوبگەر بۆمان اتفاق ناکەوت وەلێ منەمە هەمیشە تێتەفکرم کە لە مناڵیە هیچ وەخت ئەمە بۆ مهمنەوە کە کوڕ چۆنە کەنیشک چۆنە چون هەر مناڵێ بۆی پێشتێت کە کەنیشک چۆنەوە بچە کوڕلەتە کەنیشکافە منەمە بۆ مهمنە واقعان یعنی من هەمیشە دایکمە بۆم تۆزە هدایوت ئەسن مهم نییە کە مەسەڵەن فڵان قۆمان کوڕە ئێوە ڕەفیقن بەیەکەوە ئێوە بێکۆ هاوبازین بەیەکۆ کایاکەن ناوێ بۆتان مهم بێت من هەمیشە دەکەم باوەڕە کە دایکم پێم وتی گەورە بووم ولی هەمیشە زدێکیش لەو تەرەفەوە بوو کە ئەیوت نا چون تۆ کەنیشکی شێوابی چون تۆ کەنیشکی ئنگار کەنیشک هاتکەسە دنیا بێت بە وەسیلەی نەمایشی ئەوەی کە تۆ مەسەڵەن شتێک سابتکێ وەگەر غێرز ئەوە بیت مەسەڵەن ئێژن ئەو کەنیشکە ئاڕووی چووگە یا ئەو کەنیشکە مەسەڵەن کەنیشکی پاک نییە ئەمە بووگە متەسفانە ئێستا متەسفان بۆ کوڕەکانی شەر واسە وەرم جوان خانم وتیان کە کوڕێکە ئەچی بۆ دانیشگا خانواده فرە بۆی مهمە کە بچێ بۆ ڕشتێکە بتانێ پوڵ دەربێرێ بتانێ لەبان پای خۆی بێسێ بۆ چە بۆەوە لە ناوم جامعە تاریف بووگە کە پیاک حتمما نەژێ ناناوەر ماڵ بێ ژنیشەشە حتمما لە ماڵەوە بێ وەگەر ژنێکە خەریکە ئاوا ئەچێتە ناو جامعە خەریکە بازەوێتەوە خەریکە جنسیەتەکان لە مقابل یەکا قەرارەگەن و خەریکن بەرابەر ئەجەنگن کە بەرابەریک بە وجود بێرن ئەمە فرە کەسکە خەریکە شۆکاکات
ئەو نەوزاییە خەریکە اتفاقی بە نظرتان پرسیاری بعدیمەوەیە بە نظرت چەندێک ئێمە موافق بووین لەم نەوزایە ئایا نسبەت بە قەدیم ژنان تاغیریان کردە جایگاهیان موقعیەتیان شاید فرد دير اتفاق بكفيت ولي قطعا اشي اتفاق بكفي يعني اصلا ما قانون طبيعته يعني خوش بيني اري من واقع انسان خوش بيني كم نسبة بكارجري كانجامي چون لأولو نازوقي قر فريكم خوارد ووقتي خوم شروع مكرت يمكن واقعنا تاني خاص بشي دبرو تاني اتفاقي خاص بكفيت قراني من حتما منتظر كسيبه متاسفانه ما كانش قد بنيام قريكين سريك من فريك من ما طلب ياغا كانين احساسك این که خب من تام دانشم که فلان کس او کار مبون جنبه نه حالتی که بوش کاری که خم گرک من جنبه مدل ما پی خم من جامینا بنظر من حتی قبل فرفره کفکی نسبرو درسته جاران که هر کنیش که ذاتی نو بچه تاعت کار بکه یا هر کاری که ذاتی نو بچه تاعت کار بکه ایسا خو تانه من چنین گروه کان گورت رو بوگه و چنین جمعیت فر بوگه چنین بازیگر فر بوگه و شاید تو احساسکی لبینی سنت و مدرنیته که اما لحالی تیکردنی امریکین چون بیرکی تو؟ من چون بیشتر ناقش رو معنا ارتباطم هست يعني بیشتر رفقه كانم وأطرافيانم كسكري كن كهانا ناحيتي هنرا و بیشتر وقت خمان فكرة كانوا لناقش رو معنا خب أرى واقعا متفاقة كفكة يعني بحث مثلا جنبون و بياقبون ناقور كر تأثرا ك شاید ناگور تئاتر که من نویا مشغول کار بودم چند ساله جالبه ما سعی نسر کاری کو خیلی انشالله بریم با بازبینی کار نیمای من زده بله خیلی کین او کار آوستین من لحشت الصبح و 10 الصبح هم بیکو تا 7 و 8 اواره شام من ها بیکو نهار من ها بیکو واقعا اینه که خانواده یعنی بحث مثلا جنبون و پیاگبون و معنا واقعا مطرح نیه رفيقين بيكو ايجين اكانين وقت خويني ما اغي ما زاد اشي تجمعنا اشي ندرو بيكو ولا واقعا فريك مباحث مطرحنيه نوعنا وخليك كاركن بدون حاشيه واقعا خليك بدون حاشيه كاركن زت وين لتعاطيك بيكو بستجمعنا شوغراتينو هيلاك مانياك يعني قسمانه کرد الان بینا اونا که مدام هین به یکو نه خداگاه یکتینا نفوذ من که شوگریش خو اوینین به یکو و به نظر من ناقش شو خمانا فره چش تعوضوگا يعني فرد سرجن قال قشر خمان قشر هنر اسمع بنفسي عم بياكرجا فرتر أبرمين بخومانا فرتر هاي الراسية ويكا أجاه سازيك شكل بقري لنا الذهن معنا لنا وجود معنا أي فضا بو جناني أما نك شانو كار نك سينما كار كلن جناني جامعي أما بس ريكي مناسب بو كار كردنيان فراهما نسبة بقبل أري نسبة بقبل خليك في خاسترو بيتو ولی من تاجیگی که بزنم متأسفانه هرم جریان دامی سرکوب کانه دامی زنا معلم کانه که حقوق توجه می‌کنه من چون خالی خم معلمه توجه می‌کنه حقوق خان مکان خیلی کنتر نخواردرو هر کلن حقوق کان یعنی که شاگ خو ولی هین خان مکان فرتر بگم من علم روزگلا براکم ده سال خو من عطره دست شریکی اخواند من قشنگ نبی ممت کوده کم شرما اخواند دخترها باد کنن کن دست بزنی میترکن پسراش شیرن مثل شمشیرن یعنی ما همیشه مثلا من پیمان ویژاگا که کرگل قوین شمشیرن کنیش که کن فوری اتورن فلان و معنا و ام مرزبانی گله ایجاد بوگه که من لمحت کوده که اوان سری کنیش سری کر بر علیه یکتین شر معنا کرد دوام معنا کرد تو مثلا تو قوینی تو کنیش که کن لوسن و ام اتفاقا وقت اللي من نالي ابو مشقلي قال دوران ابتدائيه ام جابوينا سو من كلاس كنيش كي حفظ صاله وقت اتشبو مدرسه مقنع بات السر يعني من قشنگ نبي مكجر من مسوزيا واحد ما بما ما تو ما كرده برمان من الله حفظ صاله ما هیچ شكل حجاب نزانم پوشش اما نزانم يعني اصلا نزانم با چه لباسی که برمان تایره بعد پارچگلک بو نزام دقیقاً جنس پارچگل چست نمان تاين درشي نمان تاين كايكه من لبي ما همیشه خشتك شو على كم ملر تايره دريا ومثلا هشام مثلا من ادوران دوم نظام تيكه من لده هر سال بزمك بو مزور ما وسكه فرو وقت اللي حق لك خو من مناليو بو من مشي بواته مشي بو من رايت بكرياي من كرياجي ندرياجي بمن بو چه بخاطر که یک دان کنيش بوگين و
بووگە هەمیشە و هەمیشە ئازارمانی داگە متاسفانەوە تێکیا گەورە بووگین ئەحساسەکەم. دروستە تۆ چۆن بیرەکەی تۆ تەرەگیان بۆ تا مەدرسەوە اتفاقاً بۆ من فرەجالە بوو چون دقیقاً ئێمە ئەشێ لە خۆمان و ئەوەڵ شڕۆ بکەین ئێمە ئیسە تابێژی گلەیەتانی بکەین تابێژین مشکلات هەست تابێژین سەرکوب هەست تابێژی هەرمانە دامێز ولی ئێمە چە بکەین کە بتوانین ئەمە دروستکەین ئێمەش ئەوەڵ لە خۆمان و شڕۆ بکەین ئەوەڵ خۆمان تربیەتکەین ئایا من عەقیدەیە کە هەسم دروسە لە نەزەر منتیق خۆمان و نەزەر منتیق جامعە ئەم عەقیدە بۆ خۆمان دروستکەین و بتوانین بە حاڵەتێک دروست ئاموزشی بین بە خانوادەی خۆمان لە دایک و باوکەکانمان لە برا خوشکەکانمان شڕۆکەین جا دوایەوە بڕین لە ناو مەدرسە ئەمە ئەنجام بین خانمێک کە ئێوە ئێژن تێت بە کاتر ناخون ئەکڕنێ نازانم لاک ناخون ئەکڕنێت ئەو خانمە خۆی ئاسیب دیدەست ئەو خانمە خۆی سەرکوب شدەست بە خاترەوە ساوا کارێک ئەنجامە چون مەجبورە چون وا فێر بووگە ئەویش چون ئەویش مەجبورە جوا پەسباتۆ چون ئەو خۆی بەرحاڵەتیان بێژی ناتانێ زەریفیەکان بووینە چون لە ڕۆژ ئەوڵوتیان پێوە زەریفی نییە بە خاترەوە سەکە وایە پێتێت بنظرم ئێمە ئەشی حتمما ناو مەدرسەی خۆمانە ئەمە ئیجادکەین کە مەدرسە تەنیا جێگەی ئەوە نییە کە ئێمە فقط بڕین کتێبێک بخۆین شتێ فێرین بڕین ئیمتحانەکەی بین ئێمە ئەتوانین لە ناو مەدرسە عقایدە خۆمان بەیانکەین لەبان حتا لەبان یەک نەفەری شەو بووگە ئێمە تاسیرمان بێ خۆی کۆڵێکە چون هەر ئەو یەک نەفەرە فکرەکاتۆ بە زندگی خۆی فکرەکاتۆ من چه کارگەری لە سنبەرتێ ئایا من واقعا بۆمان یەکدانە کەنیشک چه کارێتان لە دەسمبەر بناوم جامانجامی بم بۆ بتان لەمان ڕەفێخکرد تریش و تاسیردار من پرسیاری بعدی مەترەحەکەم بە نەزەرە نەخشی باوک برا ئیسا خۆ ئێوە مجرڕدن هاوسەر لە ژیانی ئینسانەوەی کە پاڵپشتی بچێن تاسیر لە ژیانی یەکدانە خاتوون لە زندگی یەکدانە خانمە بە نەزەر من هەر ئەمریکەتی نێژین بە پاڵپشتی یەک نەفەر نیازی هەست خودێ ئەمە بە نەزەر من اشتباس یعنی ئێمە ناوی ئەسڵەن نات زەهنمان ئەمە بێ کە یەکدانەژن بە خاترەوەی کە موفق بێت بە خاترەوەی کە بە خاستەکانی دەست بەیاگاشە بە باوکی یا بە براکێ یا مەسەڵەن بە هاوسەری تێکیە بکات وەلێ باتەوەجە بۆ ئەوەی کە هەنی ناو جامەیەکە زندگیەکەین کە پیاگەل فێر بووگن کە ئەتانن حەقی ژن پایماڵکەن بە خاترەوەی کە ژنە یەکدانە برا ئەتانە بە خۆشکەکەی بێژێ فلانجۆر ڕەفتارکە بۆچە چۆن ئەم براس ئەم پیاگە و خۆی ساحبە بەدەنێ ئەو کەنیشکاوینێ خۆی ساحبێ لباسێ ئەو ژناوینە یعنی هەر جۆر کە حەزەکات تۆ من تۆشاوە لاسکە دەبەرەوە چۆن من وافکرەکەمەوە چۆن من ئەحساسەکەم تۆ ناوێ پیاگەرتر بتوینن تۆ ناوێ فلانبی تۆ ناوێ ئاوابی ئەگەر لە جامایکا کە ئایسە زندگیەکەن یەکدانە باوک یەکدانە برا یەکدانە پیاگ ئەم باوەڕە بەخۆی ئلقاکات بەمە تقات پیاکات کە باوە ئەو یەکدانە ئینسانە بەخۆی ڕەبتی هەست چۆن باسەکاتە بەری بەخۆی ڕەبتی هەست چۆن تەسمیمەگرێ یەکدانە ئینسانە باڵغا عەقڵی نسفە پیاگ نییە خۆی ئەشێ تەسمیم بگرێ بۆ خۆی ئەشێ تەسمیم بگرێ کە چۆن زندگیکە من ناوێ دەخاڵەتکەم من فقط دەتانم لە دوورەوە ئەگەر کومەکێکی لە من گەرەک بۆ کومەکی بکەم من ئەتانم ئەگەر مەسەڵ لەم بۆ مشکڵێکی بۆ پێشات ئەتانم ڕاهنماییکەم هەر ئەو جۆرە کە بە یەکدانە پیاگ بە جنسێ هاوجنسە خۆم ڕاهنماییەکەم کومەک ئەگەینم بۆ فلانەکەم ئەتانم هەر ئەو جۆرە خۆشکەکەم ژنەکەم دایکم ڕاهنماییەکەم نەلەوە بیشتر حەقە دەخاڵەت بە خۆمان نایە ڕاهنمای بکەین کومەکەن حمایەتکەن بۆ یەکدانە ئینسان نەوە یەکدانە ناموس یا یەکدانە ژن یا یەکدانە کالاک ئێمە ساحێ و ئەو ئینسانینە تۆ چۆن نەڕوانی چارەگیان هەرو جۆرەکە وتم لە ماڵەکان خۆمانە شۆ بکەین ئەکسەرە خانەوادەگەر ئەم قەزیە هاناویانە کە ئەحساسەکەن ئەگەر کەنیشکێک لە ناو خانوادە حوزوری هەست کەنیشکەکە متعلق بە باوکە کەس و بعدها متعلق بە شووە لە حاڵەتێکە وان نییە وەختی لە مۆردە کەنیشک و ژن قساکەین ئەحساسەکەن مەسەن جیا لەمانە جزء متعلقات نەوێت ئەحساسەکەن لە مۆژ موجود و فەزای قساکەین کە لە سەرزەمینێک ترات کە بۆ چە بۆ چە شێوا بێت من کاملا نەتە قسەکەی تو موافق بووم هاونەزرین بەیەکەوە بنەزر من ئەمە فرە زمانەوە کە ئینسان لەمان خانوادەی خۆی و کار بکات ئەسن ئاسان نییە وەلێ بنەزر من هیچ ژنێ احتیاجێکی بە پیاگ نییە هەرو جۆرەکە پیاگیشت هیچ احتیاجێکی بە ژن نیەنێ ئەسن ڕەبتێکی یەکیبەکی احتیاجیەست بنیام هەمیشە لە زندگی خۆیان لە کەسێکەتانێ کۆمەک بگرێت لە کەسێکی شتیان کۆمەک نەگرێت یعنی خۆیەتانێ حتمما کارەکان خۆیان جان بە مهم ئەوەسە کە ژنەکانمان ئەوڵ خۆیان بە خۆیان ئیمان بێرن خۆیان بە خۆیان ئەتماتکەن خۆیان بە خۆیان بپەرمنەوە
دروستە بە عنوانی ئاخرین قسە چونکە خەریکە نزیکی پایانی بەرنامەکەمانە بینەوە بۆ کەسانێک کە گەرەکیانە واردی ئەم ئەرسە بن بۆ هاوسنەکانی خۆ چ قسەیەکتەیە؟ هەمیشە مناڵبووم یعنی سندم خواردتر بوو فکرمە کردو کە ڕۆژێک گەرم سوالە بکەن لێم لە جێگەکەم گەرێکمە چۆن جوایی بەمەوە یەکۆ سوالەکەت کرد قسەی کە هەسم واقعاً بۆ کەسگەرێکە ئیسە من ساڵان چەنانم نییە بۆ کەسگەلێکە لە خۆم چەند ساڵ مناڵترن ئەوسەکە ئەگەر ڕۆیایکتان هەست ئەگەر ئارزوویکتان هەست دایمەنن کە مەسەڵەن سۆزی بگەین پێ سۆزی شڕۆکەن بۆ تەلاشکردن هەر ئیمڕۆ هەر ئەم لەحسەکە ئەمڕۆ یا نازەهنە ماشکڵەگرێ هەر ئالئانەشێ تەلاشی بۆ بکەین هەر ئالئانەشێ سەی بکەین بگەین پێ مەوانە فرس مەوانە شاید لە نەزەر خانەوادگیۆ لە نەزەر اقتصادیۆ لە نەزەر جنسێتیۆ فرەت شتگەل پێش دێت بۆمان من ئۆستاد عەزیزم خانم لە تافەتیان هەمیشە سایە یان وستەدان بێشەڵڵا لەبان سەرمانەوە هەمیشە وتیگە پێم کە شاداب هونەر پۆست کڵۆفتی گەرەکە یانە شتێکە کە من هەمیشە نازدەما تەڵایی بوو گەسۆ کە شاداب ئەم مەسیرەکە هاتکی ئەگەر ئایسا ئەمانە ئاهەز لە پیش سەر تۆ ڕۆژ ئەوەڵ ئەتزانی کەشە پۆستۆ کڵۆف بێت بە هاوسن و ساڵەکان خۆم بە کەنیشکەلێکە حەزەکەن واردە دنیای هۆنەر بن حەزەکەن کە لذت بوون لە زندگیان لە ڕۆیاکانیان لە ئارزوەکانیان ئەوە ئێژم کە مەسیرێک کە مشەخەستی ئەکەین بڕین پڕە لە مانە پڕە لە اتفاقاتێک کە پیشبینی نەشۆ دەست و ئیمکانیست کە پێش بێ بۆمان وە لە بیرمان نەچێت کە ئێمە هاتکین بە دنیا کە زندگی بکەین یەکدانە فرسەتمان هەست یەکدان فرسەتێکمان هەست کە بگەین بە ئارزوەکانمان بگەین بۆ شتێکە گەرەکمانە بۆ ئەتمامی قسەکانم بۆ خاتمەی وتوێژێکە بووبان بەیەکۆ حەزەکەم ئەمە بێژم کە مهم نییە کە ژنن پیاگن کوڕن کە نیشکن هەر لە چه سن و ساڵێکە هەر لەحسێک هەر ڕۆژێکی ئەساسەکەن ئارزوویکتان هەست یا ئارزووی هەست کە نەگەیگن پێ ڕۆیایکتان بووگە لە مناڵیۆ مێخەنە سۆزی هەر ئیمڕۆ سای بکەین کە بگەین بۆ ئارزووە و دروستە ئەو مەسیرەمەوانە فرێک هەست و لە قەتعەن ئێمە قەویتر لە ئەوەینە کە مەوانەتان شکست نابن و بە نەزەر من ئێمە بە دنیا هاتکین کە بگەین بە ئارزوەکانمان درستە دەست خۆش بێ تارەگیان تۆ چ قسەیەکتێ بۆ هاوسنەکان خۆت بۆ هاوسنەکان خۆم بەنظرم مهم ئەوەسە کە بزانن بۆچە هاتگنسە دنیا ئینسانەکە بە هەچی شتە مەفهومات ئینسانەکە بە زندگی مەفهومات بزانن کە چەتانگەرەکە خۆتان بناسن خۆتانن کە لاخڕۆ ئەمێننەوە بۆ خۆتانن کە زندگی دروستەکەن خۆتانن کە زندگی ئەدامەان و خۆتانن کە زندگی تواوەکەن بزانن چەتانگەرەکە مەپەرمننەوە بە هیچ کەسا فقط بە خۆتان بپەرمننەوە شێ وابێت چونکە بڕوا مەسەن ئایسا من لە ڕشتێک ترابواتایم زندگیم کولن مەسیری ئەوەزەوە و ئەسن نەمەتانی بمەنەوە ئەم هیتە و کامڵەن ئیست ئەتانم بێژم ئینسانێک کامڵەن ئەفسوور دەبووم فرە مهمە ئێوە بۆچە هاتگنەسە دنیا واقعا زندگی بۆ ئێوە چه مەفهومێکی هەست ئەگەر زندگی فقط خواردن و خەفتنە خۆ پس ئەکسرە بنیامگەری سەر ناو دنیایم ڕۆژیە هەروانە ئەفسوردن و هیچێ بۆیان مهم نییە ئەمە شتێکە کامڵە عادی وەلێ واقعا بۆ تا مهم بە زندگی واقعا زەریفی هەست دروستە کە زندگی کۆتاست وەلی زەریفیگەر خۆیشی هەست بۆچە لەم قەزیە استفادە نەکەین بۆچە بە نەف خۆمان لێ استفادە نەکەین خۆتان بناسن فقط خۆتان بناسن و ئەو شتەوا گەرەکتانە بەسم بۆتان مهم نەوێ مردم چێژن حاشیە هەمیشە دروست ئەوێت حتا ئەگەر ئێوە مەریەمە مقدسیش بن بازم حاشیە دروستەوێت بازم قسە دروستەوێت و هیچ بنیامێ کامل نییە وەلی ئێوە ئەتانن سایکن کە کامڵترینە خۆتان دەستان خۆش بێ زۆر سپاس زۆر چێژم بر پێم وا گەپ و گفتێکی زۆر شیرین و بێنەزیر بوو دەستان خۆش بێ مەمنون کە تەشریفتان ڕۆژێکیان مرسی کە داوەتمانەوە کرد تەشەکۆرەکەین سپاس بۆیەوە ئومیدوارم کە هەمیشە لە ساخ و دڵخۆش بن بینەرانە ئەزیز و خۆشەویست گەشتین بە ئاخری بەرنامەکەمان سپاس کە بینەری ئەم بەشە لە بەرنامەکەمان بوو بەخوای گەورە و مەزنتانە سپێرم هیوای ژیانێکی پڕ لە شادی و کامەرانی و دڵخۆشی